ورا 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 دلالي 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 ورا دلالي ورا دلالي باخيابين للروتا وشكبي وبيدادكا جين ببيجينا لنا ظم وي 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 روكا ورا دلالي 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 ورا دلالي 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 من بمرگی تو پشوکا و می پپول جوانی روش من بمرگی تو پشوکا و می پپول جوانی روش گرد بهاری خوی لدستم بی رحمه هاوارکا گرد بهاری خوی لدستم بی رحمه هاوار 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 هاوارکا وای بەڵێسڵاتان لەبێت بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین ڕاستەوخۆ لە تلوزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران بە تایبەت کوردستان. ئەمڕۆ چوارشەممە 4 مانگی گەڵاڕێزان بەرابەرە لەگەڵ 26 ئۆکتۆبری 2022 زاینی. پێشەوەی کە بینە سەر ئەوەی کە ئەمڕۆ لە ئێران بە تایبەت لە کوردستان تایبەتیتر لە شاری سەقز چی ڕوویداوە، بامەسە پێشتر بگەڕینەوە بۆ ڕۆژانی ڕابردوو کە ئاگادارتان بکەین کە ئەم چەند ڕۆژە چی گوزەرا بوو. هەمووتان ئاگادارن کە هێزە ئیتلاعاتیەکانی حکوومەتی ئیسلامی گوشارێکی قورسیان خستووە سەر بنەماڵەی گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی ئەم دوو مانگەی دوایی و هەروەها بنەماڵەی زیندانیانی سیاسی. ڕۆژی چوارشەممە کە دەبێتە ئەمڕۆ چل ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر کوژرانی ژینە ئەمینیدا، هێزە ئیتلاعاتیەکان گوشارێکی قورسیان خستووە سەر بنەماڵەی دڵسوتاوی ژینە تا لەگەڵ دەنگ و ڕەنگی ڕژیمدا وتوێش بکەن و ئەوەی کە مەئمورە ئەمنیەتیەکان دیکتەی دەکەن بڵێنەوە. نەماڵەی بەڕێزی ژینە نەچوونە ژێرباری ئەو گوشارانەوە و بەردەوام خوازیاری ڕوونبوونەوەی وردەکاری کوژرانی کچەکەیان بوو. ئەمڕۆ چوارشەممە کات چل ڕۆژ بەسەر گیانبەختکردنی ژینادا تێپەڕ دەبێت لە زۆمرەی ئەو بۆنانەیە. دۆستان و هاوڕێکانی ژینە، خەڵکی سەقز و کوردستان، خەڵکی ئێران بەگشتی ئەمڕۆ جارێکی تر قین و تیوڕەی خۆیان لە حکوومەتی ئیسلامی و هاودەردی خۆیان لەگەڵ بنەماڵەی سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری دەربڕن. ڕژیمیش نیگەرانە لە پەرەسەندنی ناڕزایەتیەکان لەم ڕۆژەدا. واژمارێکی زیاتری دەست بەسەر ویان هەڕەشەی گرتنی لێکردوون. کوژرانی ژینای ئازیز لەلایەن حکوومەتەوە قینی تووڕەیی خەڵکی وەگیان هاتووی لە کۆماری ئیسلامی کردووەتە یەکێک لە گەورەترین درێژماوەترین ناڕزایەتی دەربڕینەکان دژ بە کۆماری ئیسلامی. بە ملیۆن کەس لە نێو خۆ دەرەوەی وڵات هاتوونەتە سەر شەقام و خوازیاری دادگایکرانی جەنایەتکارانی کۆماری ئیسلامی، هەڵوەشاندنەوەی خێرای یاسا ئیسلامیەکان و ڕووخانی کۆماری ئیسلامی. ڕژیم چل ڕۆژ دەرفەتی هەبوو تا بەڵگەی داواکراو لەلایەن بنەماڵەی ژینە ئەمینیەوە سەبارەت بە شێوازی کوژرانی ژینە بداتە بنەماڵەکەی، بەڵام تا ئێستا ئەم کارەی نەکردو بە جێگەی ئەوە کۆمەڵێک سناریۆی دروستکراوی درۆینیان بڵاو کردوێتەوە. هەروەک ئاگادارن کۆمەڵە ڕاگەیانێکی سەبارەت بە ڕۆژی چلەی ژینای ئازیز دەبووی. کۆمەڵە جارێکی تر هاوخەمی خۆی لەگەڵ بنەماڵەی بەڕێزی ژینە لەگەڵ خەڵکی تێکۆشەری شاری سەقز و سەرجەم کوردستان دەبڕی و خۆی لە پاڵ ئەواندا بینیەوە و دەبینش. ئێمە داکۆکی لە سەر داخوازەکانی بنەماڵەی ژینە و سەرجەم گیانبەختکردوانی دوومانگی ڕابردوو دەکەین بۆ ڕۆشنبوونەوەی و پەروەندەی قەتڵە حکوومەتیەکان. ئەمڕۆ خەڵکی تێکۆشەری کوردستان شان بەشانی یەکتر و لە یەک ڕیزدا یەکگرتوانە جەنایەتەکانی ڕژیمی ئیسلامی لە کوردستان و ئێران محکوم کردو. جارێکی تر هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی ڕاگەاند. ئێمە دڵنیاین خەباتێک کە بەهۆی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینیەوە لە ئاستی کوردستان، ئێران و جیهاندا لە دژی کۆماری ئیسلامی کەوتۆتە ڕێ
تاڕوخانی ڕژیمی ئیسلامی و دەستەبەربوونی ئازادی و دادپەروەری درێژەی دەبێت. ئێمە هەر ئێستا ڕاستەوخۆ هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا تا زیاتر لەسەر ڕووداوەکانی ئەوڕۆی کوردستان بە تایبەتی تر شاری سەقزی خۆراگەر قسە و باسێکمان بێت. هاوڕێ حەسەن ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەم دەرفەتتاندات و دووارە بەشداری ڕاستەوخۆی تلویزیۆنی کۆمەڵە بوو. ئەم کاتەی ئێوە هاوکارانتان باش کاک ئەمیر، سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بۆ ئەو خەڵکە ڕاپەڕیوەی کە ئەمڕۆکە لە سەقز، لە سنە، لە بانە، لە کامیاران، لە مەهاباد و بەڕاستی لە هەموو کوردستان شانۆیەکی گەورەی تری یەکگرتووی و هاوخەباتیان نمایشدا. واسڵاو هەیە بۆ خەڵکی خەباتکاری ئێران کە بە پاڵپشتی خەڵکی کوردستانیشەوە هاتن، زانکۆکان، کرێکارانی پالایشگاکانی تاران، خوێنگارکان و هەموو شوێنەکانی دیکە مانگرتن و اعتراض و ناڕەزایەتی لە ئارادایە و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خواست. زۆر سپاس هاوڕێ حەسەن، خۆشتان ئاماژەتان پێدا. سەقز کوردستان جارێکی تر نیشانیاندا کە ئیرادەی خەڵک هەر هێزێک ناچار بە پاشەکشە دەکات وە شکستی پێبێنێت. هەڵسەنگانی ئێوە چۆنە کاک حەسەن؟ ئەگەر مەبەست ڕووداوەکانی ئەمڕۆ بێت ئەوە بەجیا توانین زیاتر قسەی لەسەر بکەین. ئەگەر مەبەست بە تەوری گشتی هەڵسەنگاندن بێ، من پێما بێ ئەوەی کە تا ئێستا لە ئارادایە ئەوەی کە ئێمە دەیبینین دەستکەوتە، ئەوەی کە ئێمە دەیبینین بەرەو پێشچوونە، ئەوەی کە ئێمە دەیبینین یەکگرتووی و هاوخەباتیە. ئەگەر دواتر وتم توانین بە وردی لەسەر ئەمڕۆکە قسە بکەین، ئەمە لەسەر بەستێنێکی 40 ڕۆژە ڕوویداوە. شتێک نییە کە ئەمڕۆکە قەوما بێت، بەڵکو 40 ڕۆژە خەبات دەکرێت، مبارزە دەکرێت، زۆر تێکۆشەر و قارەمان زیاتر لە 250 کەس لە کوردستان و دەرەوەی کوردستانی جاریان بەخت کردووە، چەند سەد کەس بریندارن، بە هەزاران کەس لە ژێر شکنجە و قەتڵداکانی جمهوری ئیسلامیدان و هەمووی ئەوانە بووە بە هەوێنی بەرەو پێشوونی ئەو خەباتە ڕۆژانەی کە هەمووی ئەوانە بووە بە یەکگرتوویەکی زیاتر لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا. هەمووی ئەوانە بووە بە هۆکاری ئەوەی کە خەڵک اعتماد بە نەفسیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. ئێمە لە بیرمانە لە جەریانی ڕووداوەکانی ساڵەکانی پێشوودا هەر لە 88ەوە، هەر لە 96ەوە، هەر لە 98ەوە، هەر لە ساڵی لەوە پێشترەوە لە ڕووداوەکانی خوزستان لە شوێنەکانی دیکە ئەو اعتراضاتانە ئەو پەر 2 ڕۆژ 3 ڕۆژ تا هەفتەیەک ئیدامەی ئەبوو دوای ڕژیمدای ئەمریکانەوە. بەڵام ئەمڕۆکە نەتەنیا خوێنێکی بەناهەق دەڕژێ دەبێ بە بڵێسەی ئاگرێکی گەورەتر لە جەستەی جمهوری ئیسلامی بەردەبێت، بەڵکو یەکگرتووی زۆرتر دروست دەکات. ئەوە منتقی خەباتی جەماوەریە، ئەوە منتقی ئەو ڕاپەڕی ناشکۆدارانەیە کە ئێمە ساڵهای ساڵە باوەڕمان پێێتی کاری بۆکەین، بەردی لەسەر بەرد بۆ دادنێن و پێمان وایە کە هەموو ئەوەی کە بە دەستکەوتیشمان دەگەێنێ نەتەنیا دەسەڵاتێکی سەر ڕۆی فاشیستی دەڕوخێنێ، بەڵکو ئەتوانێت دەسەڵاتێکی دموکراتیکی خەڵکیش بێنێتە سەرکار و ئێمە لەوە زیاتر داوای دەسەڵاتێکی سۆسیالیستیش دەکەین لە دڵی ئەو بزوتنەوانەوە هەڵەقڵێت. دەسەڵاتی جەماوەری لەوێەوە سەرچاواگرێت، ڕێخستنەکان و ڕێکخراوەکان لەوێ دێتە دەرەوە. بۆیە ئەمڕۆکە ئێمە شایدی ئەوانەین و من بەڕاستی پێم وابێ یەکدان لە ڕاپەڕینی بەرهەقە کە ئەمڕۆکە لە ئاستی ئێران هەیە. لایەکی تری ئێمە گەتمەشا بکەین هێزی دژمنە. جمهوری ئیسلامی زۆر شپرزە بووە، زۆر دەستە پاچەیە. چاو لەوە مەکەن کە بەڕواڵە دوا خۆی نیشانەدا. جمهوری ئیسلامی بە عالم ئاشکرا خەریکی شەڕفرۆشتنە بە دنیا، کەس لێ ناکرێت. ئەوەجار ویستی دوای ئەو مانگرتنەگشتیە شەڕ بە هێزە سیاسیەکانی کوردستان بفرۆشێت، بە درۆن باران و موشک باران و ئەوەی بارەگای هێندێ لە حیزبەکانی کرد، گیان بەخت کرد و برینداری لێکەوتەوە. بەڵام کەس نەچوو بە پێشوازی ئەو شەڕفرۆشیەوە کە دەیکرد. لێرە بۆی نەچوە سەرەوە هەڵی کوتا سەر سیستان و بەلوچستان. ئەو جنایەتانەی کە لە بەلوچستان کردی لە ڕۆژێکا لە نوێژێکی جومعەیە کە خەڵک چوون بۆ ئەو باوەڕەی کە ئەوانیش باوەڕیان پێێتی و نایشکردنێکی ئاینیە، لەو نیایشەدا کە هاتنە دەرەوە تەقەیان لێکردن 120 کەس بە پێی ئامار تا ئێستا گیانی بەخت کردووە، نزیکەی 400 کەس بریندار بووە، حەولیاندا لەوێژ بە حکمی ئەوەی کە چەند جار تەقە و خەباتی چەکداری بوو ئەوان کێشنەوە شەڕەوە، ئەوانی شەڕیان لێ نەکرین، دەستە پاچە بوو. بەدوای ئەوەدا بینیمان کە
هێزێکی عەزیمی سپا و جنایەتکارانی تری بردە مەرز و لە ئەرەس خەریکی شەڕفرۆشتن بە ئازەربایجان بوو تەنانەت ئەوانیش دەستی حکوومەتیان خوێندەوە و شەڕیان لێ نەکری لەسەر چۆمی ئەرەس پردێکی سەیاریان لێدا کە بستنە ئەو بەرەو ئەوەشیان کرد کە پیان وابوو لەوانەیە بەوە شەڕ بکڕن ئەوشیان بۆ نەکردا مەقسوودم ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئەوەی کە حەولی داوە لە سیاسەتی دەرەوەی شکستی خوارد لەسەر ڕووداوەکانە بە نسبەتی ناوەش سیاسەتی دەرەوە زۆر جار وتراوە ڕەنگدانەوەی سیاسەتی ناوەیە لە ناوخۆی ئێرانیشا کۆماری ئیسلامی لە بەرابەر ئەو تەوژمە بەهێزەدا شکستی خوارد تماشای سناریۆکانی کەن تماشای قسەکانی خامنەی بکەن تماشای ڕەفتاریان لەگەڵ خانەوادەی گیانبەختکردو و ژینا و لەگەڵ باقی گیانبەختکردەکانی ترکەن هەمووی ئەمانە پێمان دەڵێت کە لە ناو دەسەڵاتی کۆماری ئیسلامیشدا شکاف یا قوڵاییەکی گەورە درزێکی عەزیم تێکەوتووە و ڕۆژ بە ڕۆژ ئێمە شاهدی قوڵبوونەوەی ئەو درزەی هێزەکانیان ورەیان لەدەست داوە جەماعەتێکی بەکرێگیرا و نەبێت کە ئەم شار و ئەو شاریان پێکەن و خەڵکیان پێکوژن زۆر کەس نایکە زۆر کەس خەریکن پاکاناکەن و دەبێ وایش بکەن زۆر کەس خەریکن چەک و ئەوان هەتا مەلاکان بۆ خۆیان دەڵێن قەت ئاین بەقەت ئێستا بەقەت ئەمڕۆکە لە ئێراندا بێئتبار و بێاحترام نەبووە لە شەقامە قسەیەکە جالبە پێم خۆش لێرەوە بیرم دەڵێن ئەمڕۆکە مەقنەعە و لەگەڵ حیجاب لاچووە ئازاد بووە بەڵام مەندیلی مەلا قەدەغەیە ناوێرن بە مەندیلەوە بێنە دەرەوە خۆیان دەربخەن و ئەوانە ئەوە حاصلی ئەو 43 ساڵ استبداد بێت جا بە هەر حەڵ ئەگەر کۆی بکەمەوە دەکا بەوەی کە لە ناو خودی ڕژیمیشە وەزعەکە زۆر زۆر شپرزەیە و ئومێد بە حرەکەتی گەورەتر هەیە و من پێم وابێ ئەم ئێوارە یەکێ لە ئێوارە جۆش و خۆشەکانی شەقام و سەحنەی سیاسی ئێران و کوردستانیش دەبێت بەڵێ ئێستاشەمە وێنە و ویدۆمان بۆ هاتووە کاک حەسەن لە شاری سەقس هەر ئێستا خۆپیشاندەران لە نێو شارن و ڕێژەیەکی زۆر بەرچاو هاتوونەتە نێو شار و دروشم دەڵێنەوە کاک حەسەن پێم باشە لەسەر شتێکیش باسێک بکرێت ئەگە بە کورتیش بێت ئاگادار بوون کۆماری ئیسلامی لە 2 ڕۆژ پێشتر دیار بوو هێزی سەربازی خستوە نێو شاری سەقس بە شێوەیەکی کردەی یاسای سەربازی ڕاگەیان بوو و گەماروی شارەکەیدا و ڕێگاکانیشی بەست سەرڕای ئەمە بەمە شۆڕانەوەستا ڕاگەیانێکی دەرکرد بوو بە ناوی بنەماڵەی ژینای ئازیزەوە و لەوێدا بەناوی ئەوانەوە کە ئێمە چ لە ناگرین و دۆخەکە نەخوازراوە و هەر ڕووداوێکی نەخوازراوە هاتە پێش ئێمە پێمان خۆش نییە ئەم ڕاگەیانش لەلایەن فەرمانداری شاری سەقزەوە دەرکرا بە ناوی جەعفەر تەوان ئەگەر هەڵە نەکەم لەسەر ئەمە ئەگەر قسەتان هەیە کاک حەسەن لەسەر ئەمەش قسە بکەن دەزانی بەڵام بۆی نەچوە پێش و دێم ئەمە دیتمان لە زۆربەی شارەکانیش ئەمڕۆ بە پێی پیادەش هاتوون چ بگا بە ماشێنیش دەزانی عەرزم کردی جمهوری ئیسلامی پێشتر ئەوە بڵێن کە جمهوری ئیسلامی دەسەڵاتی بوحرانە بوحران بە بوحران جواب دەداتەوە بەڵام ناتوانێت بە باشی هدایەتی بوحرانەکانی بکە ئەگەر زۆر و زەخت و کوشتار و ئەوەی لێ بکەیتەوە لەوانی تراتێ هەڵەچەقێت لە ڕۆژی ئەوەڵەوە لە ماجەرای گیانبەختکردنی ژیناوە تا ئێستا جمهوری ئیسلامی سیناریۆ دروست دەکات بەڵام سیناریۆ بە شوێن سیناریۆ شکست دەخوات لە مەسئلەی مەرگەکەیەوە ئەو سەحنەی کە نیشانیاندا کەەوە لەسەر خۆچووە لەوەی کە 2 ڕۆژ گوتیان لە حاڵەتی کۆمایە لە سوورەتێکە هەر هەموو معلوماتەکان ئەوە دەڵێ هەر لەو ساتەکانی ئەوەڵا بەداخەوە ژینە گیانی لەدەستداوە لێهێنانەوەی تەرمەکەی ئەو فیاڵوتەڵەکەی کە کردیان وتیان دەهێنینە فڕۆکەخانەی سنە لە تەورێ سەری دەرێنا و بە ئەمبڵانسێک نردیانەوە و ویستیان سعاتی 34 بینێژن بەڵام دایک و بابی و خانەوادەکەی و خەڵکی دیکەی دەوروبەریشیان مقاومەتیان کرد و نیانهێشت و ئەو حماسەی لێکەوتەوە لەوەی کە فشاریان هێنا بۆ کاکەمجەد و خێزانی و خانەوادەی و منداڵیان و بچن مەساحبە بکەن و بە درۆی بخەنەوە و ئەوانە گشتی پوسەڵ بووەوە هەتاکوونێ دوێنێ شەویشت ئەو ئیتلاعیەی کە خۆتان ئاماژەتان پێکرد تلایەکی جەعلی بوو لەسەر سایتەکان دایاننا فەرمانداری سەقز کردی هەڕەشەیان لێ کرد و ئەوان دەم بەدەم ڕایان گەیان کە ئەوەی تلایە ئێمە نییە با خەڵک بزانێ خەڵکێکە قەرارە بێن بۆ مەراسمی چلمین ڕۆژی گیانبەختکردنی ژینان لە ئێستەوە بزان ئەو پشگەرمێکیدا بۆ خەڵکە ئەوە بۆیە بەو نیسبەتەوە دوێنێشەوەکە خەڵکێکی تر لە چێرەهای ناسراوی فوتباڵ لە ڕووناکبیران لە نووسەران هاتن و لە مەیدانی دایک و هوتێل کورد بوو بە ناوەندێکی گەورەی کۆبوونەوە عەلی دایی و ئەوریای غەفوری و ئەوانە و چەند کەسی تر لەو کەسانی کە بە هەڵوێز بوون تا ئێستا لەم ڕووداوانەداوە دەستیان خۆش بێ و ماندوو نەبن و زۆر کەسی دیکەش
خاوەن هەڵوێست بوون بتایبەت لە ناوخۆی ئێران ئەو فەرقی هەیە لەگەڵ دەرەوە بالاخره لە فەزایەکی ئازادە لە ماڵی خۆت دەکرێدانیشی هەموو شتێ بڵێ بەڵام لەژێر دەستی جەلادا بێتەوە هەڵوێستانە بێ ئەمە گرینگە ئەوانیان دەوری هوتێلەکەیاندا ڕایانی گوێستن فشاریان هێنا بەڵام خەڵکی سەقز دووبارە سیارە و بماشێنەوە هاتنە ئەو مەیانەیان گرت و بەری سەرکوتیان لە جێگای خۆیان لە واقعدا ڕاگرت نانێشت ئەو تەقەیان کرد لە خەڵک گازی ئەشکاوریان هاویش بەڵام خەڵکە پۆڵیان نەدا و نەهایەتەن ئەو ڕووداوی ئەو ڕۆکەی لێکەوتەوە کە لە نەوعی خۆیدا لە ناشتنەکەی ژینا بەهێزتر بوو بەو دروشمانەی کە دایان بەو خەڵکە لە شارە جۆرەکانی کوردستانەوە هاتبوو من لەگەڵ بانە لەگەڵ مەریوان لەگەڵ هەمووی ئەوانە ئەوڕۆکە لە تەماسا بووین دەڵێن دەروازەکانی سەقزیان بۆ هەموو شارەکان بەستووە مثلا لە شاری بانەوە بە سەدان کەس کە هاتوون بە هەزاران کەس قەرار بۆ بێن لە بۆکان و عینیشتن لە سەقز لە سنەوە عینیشتن بۆ ئاگداریتان لە سعاتی 4 و 5 بەیانیەوە خەڵک هەڵساون چوون لەسەر قەبرستانی ئایچی لەوێ ماونەتەوە خەوتوون لەسەر قەبرەکان بۆ ئەوەی کە مەبادا بەیانی زوو پێشبینیان نەکرد کە ڕژیم بەری هاتوچۆکان ئەگرێت و نایە لە خەڵک بێنە ژوورەوە بۆی ئاوا بووەوە ئەو مەراسمەی ئەو ڕۆکە کە مەرگ بۆ دیکتاتۆر ئاخرین مانگتە ژن ژیان ئازادی ژینا تۆ نەماوی هەمومان ژیناین بە زۆر دروشمی دیکە کەدایان نیشانیدا کە ئەو تەوازنە و ئەو بربەرەکانەیە و ئەو ڕێگا چارانەی کە بزوتنەوەی جەماوەری و فعالینی عملی و ڕەهبەرانی کردداری لە سەحنەی سیاسیدا خولقی دەکەن بەدەستی دێنن دای دەهێنن ئەوانە هەمووی ئەمڕۆکە لە دەوری ئەو خەباتەدا لە بەرچاوی هەمومان خەریکن ڕۆژ بە ڕۆژ تازە دەبنەوە تێکلار دەبنەوە خەباتەکەمان دەبنە پێشەوە. بەڵێ کاک حەسەن کوردستان بڵین قوتابیان خوێندکاران ژنان تاران زۆربەی شارەکان ئێستا لە مانگرتن و ناڕزایەتی دەربڕیندا ئەم ناڕزایەتیانەی ئێستا یعنی ئەگە بڵین بتوێت تایبەتمەندیەکانی ئەم بارودۆخەی ئێستا هەڵسەنگێنن چۆنی هەڵسەنگێنن ئەگەر بەگشتی بێت بەڵێ ئەگەر بەگشتی بیڵێن ئەوەیە کە پێش هەموو شتێک من پێم وابێ جمهوری ئیسلامی ئەو بنبەستەی کە زۆر جار دەوترا ئەم جارە لەگەڵ هەموو جارەکانی دیکە فەرقی هەیە ئەمە بەڕاستی بنبەستی سیاسیە بنبەستی ئابووریە بنبەستی کۆمەڵایەتیە بنبەستی ئیدئۆلۆژیە و لە هەمان کاتدا هەڵسانێکی جەماوەریە کە نەک لە ناوخۆوە بۆ ئیسلاحی ڕژیم نەک بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی بەشێکی خراپە و بەشێکی باشتر بێنە سەرکار بەڵکو پایەکان و بنیادەکانی جمهوری ئیسلامی کردوتە نیشانە بۆ یەکانێ دینی دەوڵەتی دینی حکوومەتی دەسەڵاتی ئاینی ئەمڕۆکە نیشانەیە ئەوە پێم وابێ لەگەڵ هەموو ناڕزایەتیەکانی تر لە 57ەوە تاکوونی ئێستەکانی فەرقیە من بەڕاستی کە ئەو ڕاپەڕینەی ئەو ڕۆکەم بینی و ئەو حرەکەتانە تەقاودەق بۆ بیری ساڵەکانی 57 ئەو پاییز و زمسانەکەی کەوتمە کە ئێستش هاین لە پاییزە و بەرەو ئەوە ڕۆی کە لە ئابان مانگا جمهوری ئیسلامی ڕووخان ئەوە یەکێک لەو تایبەتمەندیانەیە کە بە باوەڕی من دروست بووە تایبەتمەندیی تر ئەوەیە کە ئەم بزوتنەوەیە لە حاڵەتی مەحەلی دەرچووە بەڵکو بۆ بە حاڵەتێکی سەرتاسەری و لە سەرتاسەریش دەرچووە بۆ حرەکەتێکی جیهانی هەر ئەو ڕۆکە مەسەڵەن ئێمە لە ئوسترالیا شایدی تەزاوراتی چەند هەزار کەسین کە سەعات بینی ئێرە و ئەوێ فەرقی هەیە ڕۆژ شەوی ڕۆژی ئێمە لەگەڵ ئەوان 8 ساعت فەرقی هەیە بە هەزاران کەس هاتوونە سەر شتەکان لە ئوروپا هەر عینی شتە بۆ یەکانێ ئەمە لە حاڵەتێکی مەحەلی و شاری و ئەوانە تێپەڕیوە بۆ بە ئێرانی و بووە بە لەوەی خەراتر بووە بە جیهانی و ئەمە دەنگدانەوە و ڕنگدانەوەیکی زۆر زۆر عەزیمیە هەر ئەمە تەئسیری کردوێتە سەر بیرروڕای دنیای دەرەوەی ئێمە جاران زۆر کەس مەسئلەی ئێران وەختێکە ئەرمەنیان کوردیان ئێران ترۆریستە بەڵام کەس نەیدەزانی خۆ خەڵکێکی مەسەلەن ئوروپایی یا ئەمریکایی جمهوری ئیسلامی بە کوشتاری مەسەلەن یەهودیەکانی ئارژانتینەوە دەناسی بە ترۆرەکانی ئوروپاوە دەناسی بە چەخۆ لە ملخستنی سەلمان ڕشتیەوە لەوانێ بەشێکی بەوە ناسی بێتی بەڵام ئەمڕۆکە خەڵک دەزانێت کە چ جنایەتهایەکی لە ناوخۆی وڵاتەکەی خۆی کردووە وەختی 120,000 نەفەر لە بەرلین دێتە سەر شانۆ دێتە سەر شەقا و خەبەرگوزاری جمهوری ئیسلامی دەڵێت 10,000 نەفەر بۆ سوخت هاتوون و اعترازیان کردووە چه ئابروو ڕوزیەک بە دەوڵەتێکی ئاوا دروست دەکات هەر لە ناوخۆی ئەو وڵاتێشە بۆ یەکانێ بەو لە حازێش و ئەم حرەکەتە ئەم ناڕەزایەتیانە بووە بە ئێرانی
غیری کوردستانی ئێرانی وەجیهانی تایبەتمەندیەکی تریشی ئەوەیە کە بەربڵاوە بەشێکی مەسەلەن تۆ لە ساڵی 1970 چاو لێ بکە قشری مامناوەندا هاتوێتە سەر شەقام ڕەئیە منکوب کەسانێکن کە خودو شەرواڵەکانیان ڕێک و پێکە کراسەکانیان کراوەتیان لەبەرایە یا حسین و میرحسینیان دەکوت ومێدیان بەوە بوو کە حکوومەت ئیسلاحکەن بەڵام ئەمڕۆکە چێیە ئەمڕۆکە دانیشتووەکانە ئەمڕۆکە کرێکارەکانە ئەمڕۆکە خەڵکی گەڕەک فەقیر نشینەکانە ئەمڕۆکە شارە دوورەکان و شارە گەورەکانە ئەمڕۆکە ناوەندهای کرێکاری هەن ئەوڕۆکە وتمان لە تاران هاتوونەتە مامانگرتنیان کردووە وێ بەو لە حازیش و ئەم ئاعتراز و اعتصابات و ناڕزایەتیانە هەمە گیرتر بووەتەوە خاڵێکی تری بە باوەڕی من ئەوەیە کە خودی ئەم مبارزاتە یەک شکلی نییە بە ڕۆژ نەوعێکە ئەسر نەوعێکە شەو نەوعێکە ئەمە تایبەتمەندی بزوتنەوەیکی جەماوەریە خۆی لەگەڵ شرایەتەکە تەطبیقەدا مثلا ئەو ڕۆکە ئەوە لە سنە لە هەموو خیابانە ئەسڵیەکان و ئەوانە دەرگیری بووە کەس بریندار بووە لەوێ بەڵام شەو کە ئەمڕۆکە بە ڕۆژ لە شەقام کردوێتی شەو دێ مثلا منتەقەیەکی وەکو نایسەر دەیکات کە 100,000 نەفەر جەمعێتی بۆ خۆی یەک شاری گەورەیە دەچێتە حەسەناوا دەیکات دەچێتە گەڕێکێکی تر دەیکات دوای دێتەوە ناو شار وەکانی ئەشکالی متەنەوع اعتراض اعتصاب مانگرتن تەزاهورات بربەرەکە دەبڕێ جێگا پازگاکانی حکوومەتیان چەک کردووە ئەوە خەڵکی هێزی چەکدار نییە هاتبێت و شەڕی چەکداری بکات جوانەکان بۆ خۆیان ئەوە دەکەن خەریکن ئەو ناوەندانەی دەکەن بۆیە ئەشکالی متەنەوعی مبارزەش بەدەست هاتووە و ئەبە تێکەڵە بێ لەگەڵ یەکتر مزافەن ئەوەی کە ئەم ئێرتباطاتەیش کە هەیە ئەگەر جمهوری ئیسلامی بەری ئەنترنێت و ئەوانە دەگرێت لە ڕێگای کاناڵهایکی دیکە کە دۆزراوەتەوە هەر کەسێ خزمێک و ئاشنایەک و دوو دانە دۆستی لە وڵاتانی دەوروبەر هەیە لە ئەوروپا هەیەتی بە تەلەفۆنی عادی تەلەفۆنی ماڵەکان قەتع نییە ناتوانن بیکەن هەمووی ئەوانە تەلەفۆن دەکەن و معلوماتەکان و خەبەرەکانی وەردەگرن بۆیە ئەتوانم بڵێم کە کولەن ئەم دەورە ئەم حرەکەتە لەگەڵ حرەکەتەکانی کرد زۆر جیاوازی هەیە ڕاستە بە یەک معنا ڕەهبەریکی متەمەرکزی نییە ئەتوانێ ئەوە هەم نقطە زەعفی هەم نقطە قووەت بێت بە دلیل جمهوری ئیسلامی چێ بگرێت هەموو کەس ڕەهبەرە هەموو کەس بە تەلەفۆنەکەی خۆی خەبەر نگارە هەموو کەس لە جێگای خۆیەوە شعاری ژن ژیان ئازادی نەتەوە دەناسێ نە چین و توێژی خوار و مام ناوەند و ئەوە دەناسی هەمووی ئەوە دەڵێتەوە بۆی ئەوەش بەو لە حازەوە ڕەهبەرانێک دروست بوون کە جمهوری ئیسلامی نایان ناسێ ئێوە مەشاوکن هەر ئەو بەینانە جەنابی وەزیری کێشوەر هات فەرمایشتی فەرموو دەڵێ ڕەهبەرانی لیدێرەکانمان گرتووە کامە لیدێرە گرتووە داماوە کێر گرتووە ئەوانە هەزاران کەسیشتان ئەگەر گرتوێ بە سەدان هەزار لەو لیدێرانە ناو سەحنەی شەقامەکان و ئەوانەدان بۆیە من لام وایە ئەو مەجموعە تایبەتمەندیە ئەم حرەکەتەمان جیاواز دەکاتەوە لەگەڵ حرەکەتەکانی دیکە کە تا ئێستا لە ناو ئێرانە بۆ زۆر تایبەتمەندی دیکەش دەتوانین باس بکەین کەم تما بێەوە خاڵاس بێکەنی بەڵێ کاک حەسەن هەندێک کەس زۆر نیگەران بوون لەوەی کە ئەم سەرکوتکردە کە دەیکات نەتوانن درێژە بەم ناڕزایەتیانە هەروە بەردام بوو بەڵام خۆتان ئاماژتان پێدا کە ئەمڕۆ بەڕوونی نیشانیدا جارێکی دیکە دەری خستکە دۆخەکە جیاوازە بۆ چوونە چییە لەسەر ئەم دۆخەی کە ئێستا نزمە و لەسەر ئەم بەرز و نزمی ناڕزایەتەکان جاری وایە بەرزتر دێنە سەر شەقام جاری وایە نزمە ئەگە بۆ چوونش لەسەرمە هەیە کاک حەسەن بە تەبیری دەزانن ئەو منطقی خەباتێکی جەماوەریە ئەو خەڵکە بە ڕۆژە کارەکەن ئیمراری مەعاشەکەن زیندگی خۆیان دابینەکەن وای بە شەو دەست پێ دەکەنەوە ئەو ڕۆکە مانگرتنە بەیانی سەر شەقامە شەوی دواترەکەی پەلاماری مەسەلەن پازگایەک و ناوەندێکی بەکرێگیراوی بە سیج و تەنانەت ئەو ناوەندانەی کە سەر بە حکوومەتن و بەنەوعێک بودجەکەیان نەگیرفانی خەڵک ناوەندای دیکە ئەوانەیە بۆیە بە باوەڕی من ئەوە تەبیعیە هەڵکشان و داکشان بەشێکە لە منطقی مبارزەیەکی جەماوەری هەتا دەگات بە نقطەی بەرکەوتنە نەهاییەکە ئەویش زۆر توولانی نییە ئەو پەڕەکەی هەفتەیەکە لە زمانی شاید 12 ڕۆژ بوو ئەو جمهوری ئیسلامی ناوینا داهی فەجر خەڵک پێ دەڵێن داهی زەجر ئەو دە ڕۆژ تولی کێشە ممکنە ئەمە ئەو هەفتە دە ڕۆژە توولانی تر بێ ممکنە کەمتر بێ بۆی ئەوە بۆ لە حازەوە بابەتێکی تر ئەوەیە کە ئێمە نابێت تەسەووری سەرکەوتنێکی زودگوزەرمان بێ نابێت تەسەووری
سەرکەوتنێکی کەم هەزینەمان بێ ئەو مبارزاتی کە بە تایبەت بیانەوێت سیستم بگۆڕن دەسەڵات بگۆڕن لەگەڵ ئاوگۆڕ لە چێرەکاندا فەرقی هەیە مەسەلەن ئەوەی ناوی بەهاری عەرەبی بوو دوت مەشا دەکەی لە وڵاتێکی وەکو میسر بە لابردنی حسنی مبارەک و بە دیرگرتنی و زیندانکردنی و دوایی هاتنی ئیسلامیەکان و دوای کودەتای ئەرتەش و ئاڵوگۆڕەکان ئاوا ڕۆیشتە پێشەوە لە تونس هەر کابرا هەڵات مەسەلەکە حەل بوو لەوێ بە زۆرێکی دیکە ڕۆیشتە پێشەوە بەڵام لەو جێگایەی کە کولی ئەوەی کە لە ئێرانە دەڵێن ئوسولگەرە بنیادگەرە ئوسولگەرە ئوسولگەرە دیگەر تەمامێ ماجەرا ئەوە یعنی چی یعنی کولی مناسباتی نظامەکە لەژێر زەبری لە بینبردندا ئەوە فەرقی هەیە ئەو درێژخایەنتر دەبێت زەرەر و زیانمان دەبێت بەڵام لە عینی حاڵا من پێم وابێ سەرکەوتن تێدا مسۆگەرە بەدەست دێ و ئەوە هیوا ئومێدێکە زۆر کەس بەم حرەکەت و بەم ناڕەزایەتی و بەم ڕاپەڕینە دەیخوازێ بۆیە جمهوری ئیسلامی زەرفیەتی سەرکوتی زۆر بڵام چی ئەوە بەری ئەوە دەگرێت چی ئەوە خونسا دەکاتەوە حرەکەتی شکۆلە تەلەفاتمان زۆرە حرەکەتی گەورەی بە ملیوێنیە بەری تەلەفات دەگرێت ئەمڕۆکە ئەوەی نیشاندا بە دەیان هەزار کەس وەختێک هاتنە ئایچی بەریان بۆ نەگیرا ئێستا بۆ ئاگداریتان هەر ئێستا لەگەڵ سەقز قسەمە کرد ڕێگا ئەسلیەکانی شاریان گرتووە بەشێ لە خەڵکی هەموو منتەقەیەم بەڵەدم لە قەبەغووە گەڕاونەتەوە لە لای خەیێر و ئەوانەوە گەڕاونەتەوە چوونەتەوە بۆ دەوریان داوە بێنەوە ڕێگاکانی تریان گرتووە لەبەر فەرمانداری لە تەقەیان کردووە لە خەڵک پێ شەش کەس ئێستا لە شاری سەقزا بریندارن و خەڵکیش پەلاماریان داون جوابیان داونێتەوە و دەرگیریی قرس بۆ لە خود لە خودی ناو شاری سەقزا بۆیە فەزاکە زۆر زۆر ملتهبە فەزاکە زۆر ئاڵۆزە بەتایبەت جمهوری ئیسلامی کردوێتی هەر ئەو ئێوارە لە شاری بانەوە زیاتر لە 150-200 هێزی ویژیان هێناوە سێ چوار دانە مینوبوسیان هێناوە چەند دانە هایلۆکس و ماشێنای دیکە گشتی ئەو نیرۆ تایبەتیە بۆ کە هێناویانە لە نزیکی سەبەتڵوو لە نزیکی میرەدێ پازگای تایبەتی و کنترۆلی تایبەتیان داناوە بۆ خەڵکی بانەکە بگەڕێنەوە هەر بەیانی نیانێشتووە بێن بۆوێ لە مەسیری ئەولاتری بۆکان و ئەوەیان کردووە لە ڕێگای مەریوان کردویانە لە ڕێگای سنە کردویانە هەمووی ئەمانە چیمان پێڵێ ئەومان پێڵێ وختێک کە حرەکەتەکە عەزیمتر بووە ئەویش هێزەکەی بڵاو کاتەوە هێزی بەربڵاو هەرچەند ڕەندەیش بێ ترسەنەوەکە دەترسێ ناوێرە بەڕاحەتی ئەو پەلامارە بەرێکە بە قودرەتە هێزی زۆرە ترسی ئەو دیفاع دەکات دەچێت حاڵەتی دیفاعی کە دەتمەی پێ نەگەین بۆیە ئەوەی کە ئێوە ئەوە بڵێن نایەتن تەلەفاتمان کەم بێ ئەوەی کە ئەو حرەکەتە بەرەو پێش بڕوە ئەوەی کە جمهوری ئیسلامی نەتوانێت سەرکوتکان نەک لە باشوێتی لە زەعفیوێتی لە ناتوانیەتی کەوفشار ئەوە تەنها و تەنها هێزی جەماوەر دەتوانێت بەری ئەوە بگرێت ئەینا جمهوری ئیسلامی هەتا بڵێ گڕندەیە تا بڵێ وەحشیە تا بڵێ بێڕەحمە لە جنایەتکردنەوە هیچ خەڵکی ئێرانی گومانێکیان لەوە داینێ زۆر باشە کاک حەسەن ئاگادارن کوردستان وەزنێکی سیاسی زیاتری پەیدا کردووە ینی بەڕوونی ئەم شتە دیارە وا لە ململانەکانی ئێستادا ڕۆڵی پێشەنگی هەیە هەتا ئێستاکە ڕای ئێوە دەرفەتەکان چین لەلایەک و هەڕەشەکان چین ئەگەر دەکرێت لەسەر ئەمەش قسە ئەزانی من نام وایە دەرفەتەکان ئەو بزوتنەوە جەماوەریەیە ئەو حرەکەتە سەمیمانە ناوخۆیە ئەو یەکگرتوویەیە ئەو تێکڵاوی کوردستان و جنبشی سەرتاسەریە ئەوەی کە ساڵهای ئێمە هاواری بۆکەین کوردستان نابێ بە تاقیخەنەوە نابێ یا کوردستان یا نەمان بڵێنەوە کە ئەگەر کوردستان نەبێت تازە دوای هەموو شتێک کوردستان بەڵکو متحدینی تەبیعی ئێمە ئەمڕۆکە لە اعتساباتی تارانایە لە مانگرتنەکانی تەورێزایە لەسەر شەقامەکانی مەشهەدایە لە ئاگرتێبەردانی پایگایکی بەسیج لە ئیسفەهان و یەزد و چۆ ئەوەدایە لە خەباتی کرێکارانی جنوبی ئێراندایە ئەوە ڕەمزی یەکگرتوویمانە ئەوە ڕەمزی سەرکەوتنمانە جمهوری ئیسلامی زۆری هاندا ئەم بەینە بەرەو خەباتی چەکداریمان بەرێ زۆری هەوڵدا بەرەو کارهایەکمان بەرێ کە دەتمە لەو حرەکەت و جنبشەدا بە باوەڕی من وە خۆشبەختانە لایەنهایەکە لە دەورانی کشە ماجەراجووییان دەکرد ئەوانش ئەم دەورەیە سیاسەتێکی عاقلانەیان گرتە پێش سیاسەتێکی مەتینیان گرتە پێش وە نیشانیان دا کە ئەو سیاسانی جمهوری ئیسلامی دەبێ خونساکن بۆیە ئەوانە بە باوەڕی من هەمووی دەستکەوتە هەمووی فرسەتە کە خولقاوە بێزگەلەوە هاوکاریکردن
مثلا لایەن هەیە ئەو ڕۆژی چلەی ژینایە ماتەمین بجێڕن لیباسی ڕەش لەبەرکەن ئەوە لەگەڵ ڕەشپۆشی و لەگەڵ فەرهەنگی ئاینی و لەگەڵ سنەتێکی خەڵک خامۆشکردن فەرقی نییە. ئێمە وتمان کاکە شاخە گوڵ بگرن بەدەستانەوە، گوڵبارانی قەبرەکەی ژینا بکەن، لیباسی شاد لەبەر بکەن، خۆشحاڵ بین بەوەی کە ئەو حرەکەتە خەریکە تۆڵەی خوێنی بەناهەق ڕژاوی ژینا و 43 ساڵ ژیناکانمان لە جمهوری ئیسلامی دەکاتەوە. بۆیە مبارزەکردن لەگەڵ ئەو نەوع فەرهەنگانەیش لەگەڵ ئەو نەوع ئەخلاقیاتە کە بەڕاستی بەشێکی فەرەنگی جمهوری ئیسلامی بەبێ ئەوەی ممکنە کەسێک بۆ خۆی بیەوێ یان نەیهەوێ، ئاگدار بێ یان نەبێ، پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ، ئەو فەرهەنگە نابێ ڕاز بێ لە کۆمەلگای کوردستانە. دەبێت کۆمەلگایکی شاد بێ، کۆمەلگایکی زیندوو بێ، کۆمەلگایکی بە لیباسی شادیەوە حتا بوونە بێنە سەر قەبری عەزیزەکانمان. ئەو معنای ئەوە نییە کە بێ ڕێزیان پێکەین، معنای ئەوەیە دڵی دوژمنەکەمان دەشتێنین، دڵی ئەوانی پێغەمبارەکەین کە ئێمە ئەو خوێنانە نایڵین بە فیڕۆ بڕوا تۆڵیان دەکەینەوە. وەکەن ئەوانە ئەو فرسەتانن بەربەستیەمان ئەکان دەتوانێت دابرانی جنبشی کوردستان بێ لە جنبشی سەرتاسەری، دەتوانێت حرەکەت‌هایەکی ماجەراجویانەی نظامی پێشوەخت بێت کە بەهانە بدا بەدەست جمهوری ئیسلامیەوە ئەو سێڵاوەی کە ئەمڕۆکە لە شاری سەقز لە هەموو لایەکەوە خەڵک لە شارەکانی دیکەوە لە تارانەوە لە شوێنەکانی دیکەوە هاتوون بەری ئەوانەمان لێ بگرێ، ینی بردن بەرەو حرەکەتێکی نەخوازرا و بەتایبەت لەم شرایطەدا ئەقداماتێکی زوودڕستی چەکداری لەلایەن حەزابەوە خەڵک لە ناوخۆ خوا نەزانن دەستیان بە چەکە گای سپادەی لێکەن دایدەنێن لە بڕۆ جێگا لە سنە شوێنێکیانی کرد چەکە جوڵەکانیان شکان و خۆیان دەزانەوە لەو بابەت و بەڵام ئەحزاب ڕەفتارێکی ماجەراجویانە بەهانە بدا بەدەست جمهوری ئیسلامی و ئەوە ئەتوانێت یەکێک لەو لەواقع بربەستەکان بێت. پرژ و بڵاوی ناو هێزە سیاسیەکان، درۆژمایەکی ناموناسب ئەوە ئەتوانێت بۆ خۆی کێشە دروستکات لە ناوخۆی وڵاتە. خۆشباوەڕی بە کەسانێکی کە لە ڕاستیدا جێگای خۆشباوەڕی نین. ئەمڕۆکە جەنابی وەلی ئەهد کە نازانم وەلی ئەهدی چییە، بەوەی کە شانسی بووە لە خانوادەیەکە کە ئەو هەموو جنایەت و سەرکوت و وحشیگەریان عەلەی خەڵکی ئێران کرد و بەڕاستی جمهوری ئیسلامی زادەی دەسەڵاتی سەڵتەنەتیە لە ئێرانە. فەرموویەتی چواری ئابان جیا لەوەی کە مەرجی ژینایە ئەوانە ڕۆژی لەدایکبوونی باوکیشێتی، باوکو باپیرێکە 50 ساڵ عەلەی ئێران جنایەتیان کرد. ئەوان دەیانەوێت ئەو خەبات و مبارزەیەمان بدزن، دەیانەوێت جارێکیکە دیکتاتۆریمان ئەگەر لە شکلی شای پێشوو لە شکلی شێخا شکستی خوارد دووبارە لە شکلی شایەکی بێستا جوانە بێن پێمان بفرۆشنەوە. وێ لەو بابەتانەوە ئەوانە ئەو مەترسیەکانن لەسەرمان دەبێ وریابین، دەبێ وریابین تعدادێ لە کاناڵە فارسیەکان بزانن بە چه شێوەهایەک هەرجارە تیکەیەک لە قسەی کوڕی شایەکە ئەو هەموو تاوان و جنایەتەی کرد دێن دەیهێنەوە من دەسەڵاتم ناکە کە خومینی ژووتی دەسەڵاتم ناوێ. بۆ ئەوانەی هاونەسڵەکانی من و کەسی بەتەمەنتر لە من باشیان لەبیرە کە خومینی وتی من دەچمەوە لە قوم خەریکی مەلایەتی خۆمە بم، بەڵام دەسەڵات و پارە هەردووکیان هێندە شیرینە، ئەگەر بە دەستتکەوی دەستی لێ بەرنادێ هەم پارە حەولەدەی زۆری کەی هەم قرسیەکەت حەولەدەی بەرینتری کەیتەوە. بنابەرین ئەوە خەڵک دەبێت لەو بابەتەی شەوریا بێ ئەوانە ئەو مەترسیانن یا جەریاناتی کۆنە ساواکیەکان، کۆنە ئیسلاحخوازەکان، شۆرای گوزار، ئەمانە لایەنهایەکن کە ئەتوانن مەترسی بن لەسەر بزوتنەوەی ئەو خەڵکە. خەڵکی ئێران دەبێت بە هیممەت بە توانایی بە زەرفێتەکانی خۆی بەو ناڕزایەتیە کە دەیکا لیدەر ڕاهبەر دروستکردنی شۆرای ئینقلاب هەمووی ئەوانە دەبێت لە دڵی ئەو مبارزەوە بێتە دەرەوە. ئەحزابێک کە لەگەڵ ئەو ڕەوتا هاتن بەخێر بێن هەموو لایەک بێ ئێمە و بە هەڵ کەسێکی دیکەشەوە کەسانێکی کە لەگەڵی نهاتن بکەوێتە پەراوێزەوە با خەریکی ڕاهبەر دروستکردن بۆ خۆی بێت، شایە سوڵتانە هەرچێک ناوی دەنێت، بەڵام ئەو مبارزە بۆ ئەوە نیە دیکتاتۆری لەبێن لە دیکتاتۆریی کە بێنەوە جێگاکەی. بۆیە ئەوەی مەترسیە کە ئێمە هەربی ڕوخێنین ئەوە ویستی ئێمە نییە، ویستی خەڵکی ئازادی خواز نییە چی لە جێگاکەی دابنین بە ئەندازەی ڕوخاندنەکە مهمە. ئەگەر باشی نەڕوخێنین بەسەرمانە دەڕوخێ ڕژیمی شا ئاوا بوو. ئەوەیش بە باوەڕی من خاڵێکی گرینگە کە دەبێت لە بەرچاومان دێوە. نەهایەتەن من دەڵێم تەئسیری جەرەیانی سۆسیالیستی، جەرەیانی چاپ، جەرەیانی کۆمۆنیستەکان، نە کۆمۆنیستێکی حاشیەیی کە ئێستا و ئێستش پێی وایە مانگرتن بڤەیە، پێی وایە ئەگەر باسی مانگرتنت گرت ئەوە
ئەوە خەڵک دەبێتەوە شەقامەکان لە ئەوروپا بە 7 نەفەرەوە دەچێت لە مەیانێک لە فڵان شاری سوێد و ئەملاولایە کۆ دەبێتەوە بەڵام بە ئەترازێکی جەماوەری دەیان و سەدان هەزار کەسی بە شعار و بە دروشم و بەشتی خۆی و پەیوەست نابێت ئەوەش بەڕاستی چۆن بڵێم نوعێک حاڵی نەبوون لەو شرایەتەوە بووە زەعیفکردنی هێزی چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازەکانە کە دەبێت دەور بگێڕن لەم ڕووداوانەدا و نەهایەتەن شعارەکانیان درۆشمەکانیان هێژمۆنی جەریانی چەپ و سوسیالیستە دەبێت ڕێبەرایەتی ئەو بزوتنەوەی بکات. بەڵێ کاک حەسەن بینەرێکمان پرسیارێکی بۆ نردوین من خوێنمەوە کە چینیسیوە نازانم ئەمە تا چەندە ڕاستە ماندوونەبینی کردو کتێکی داوا دەکەم لە هاوڕێ حەسەن لەسەرم بابەتەش قسە بکات. سێتی هەر وەک دەزانی ڕژیم لە تەمەنی دەسەڵاتی سەرکوت و زیندان و سێدارە دەستی نەپاراستووە لە تێرۆر و ڕفاندنی کەسانی سیاسی و فعالیش دەستی نەپاراستەوە و بەنهێنی پشتوونی. سێتی ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی ئیران ئینتەرناشنال بڵاوبووەتەوە عەلی کەریمی فوتباڵیستی خۆشنا و کوژراوە. من تا ئێستا من ئەو شتەم نەبیست و نازانم چەندە ڕاستە درۆ بەڵام سێتی ڕژیم بڵاوی کردوێتەوە کە زدی ئینقلاب کشتوێتی ڕژیم بە تەمایە کەسایەتی خۆشناوەکان کوژێت و بەسەر نایرانی ڕژیمی دابێنێت کە لەم بابەتەوە هاوڕێ حەسەن قسەیەک بکات. من هیوادارم ئەو خەبەرە درۆ بێت هیوادارم شتی وا ڕووی نەدابێت بەڵام ئەگەر لە ئەگەری ئەوەدا کە هیوادارم بازم دەڵێم چون بەڕاستی ئەو بەینانە نەقشی بوو توێتەکانی قسەکانی هەڵوێستەکانی ئەگەر ئەوە بێت لە 100 ملیۆن جمهوری ئیسلامی و کاری هیچ نەیارێک نییە دەستبەرێ بۆ فوتباڵیستێک ئاخر فوتباڵیستێک کە بە تۆپ خەریکە کایاکە لەو سەحنەدا دەبێت مەسەلەن نگەرانی لەسەر حزبێکی سیاسی هەرچی بێ ڕاستی چەپی فڵانی فیساری بەغێر دیکتاتۆرەکان هەموو کەس بەو تێکنیکانە بەو شێوە جوانەکایی کە ئەو دەیکا خەڵک شادەکە ئاخر هەزاران و ملیۆنان کەس دەچێت بەشای فوتباڵەکە کێ مەیدانی ئازادی داخز نایە لەژدم چێتە ئەوێ کێ بەری وەرزش و بارهێنانی جەستەیی ژنان و کچان و حتا کوڕانیش دەگرێت و جمهوری ئیسلامیە بۆ یەکانی ئەگەر شتی وا ببێ ئەوە یەکێک لەو ئەگەرانەیە کە جمهوری ئیسلامی دەیکات فعالین هەڵسوڕاوان بە تاق خاتەوە بە جیاواز لە بینیان دەرێ بۆیە ڕێگایەکی ئەوەیە کە تایبەت لەو شوێنانەی کە ئەو نەوع کەسانە هەن ئەو نەوع چێرە خۆشناوانە هەن هەم خۆیان دەبێ خۆیان پارێزن هەم خەڵک دەبێ بیان پارێزن جا ئێستا فوتباڵیستە سینماگەرە کرێکارێکی فعال و ڕەهبەرێکی عەمەلی کرێکاریە ڕووناکبیرێکە نووسەرێکە هەر کەسێک لەو ئاستەیە هەیە کە بۆ جمهوری ئیسلامی مەترسیە وەزنەیەکە تەردیدم نییە لەوەی کە ئەوانە دەکەن کاکە ئەوە تاریخی فاشیزمە ئەوە تاریخی نازیەکانە لە ئەڵمانە تاریخی هیتلێر و لە ئەڵمان و موسولینی لە ئیتالیا و تەواوی دیکتاتۆرەکانی دیکەیە کە پیان وایە ئەم حرەکەتانە خەتای جەماعەتێکە کە لە نەزەر ئەوانەوە ئاژاوەجێڕن ئەینا تودەی عامی خەڵک یەوم الناس عوام الناس ئەوان ئەو کەسانە نین کە ئەو شتانە ئەوان هەیان نەخرێن جا بۆیە کارێ دەبێت ئەو نوع چێهرانە ئەو نوع کەسانە کە ناو خەڵکا جێگە و پێگە پەیدا دەکەن اعتباریان هەیە خەڵک گویان لێ دەگرێت دەبێت بیان پارێزی دەبێت ئاگامان لیبێ بۆیە کانێ جمهوری ئیسلامی ئەو کارانە دەکات و هیوادارم ئەوە ڕاست نەبێ ئەوە درۆ بێت چون بەیانی کە بینیم عکسێکی تریان دانابوو تویان ئەوە خیافەی تازەیەتی کە بە قەولی ئەوان دەرچووە و سایدێکی خۆیان داینابوو بەڵام من بە ناممکنی نەزانم ئەو تۆتەعانە بکەن بەڵام ڕێگای خونساکردنەوە ئەو تۆتەعانە هەر گەشەپێدان بەو اعتراضاتەنە فەرزمان ئەوە بێت کە هیوادارم وانە بێ ئەو دەیان چێرەی تری ئاوای دەبین برن بەڵام ئەی لەگەڵ 80 و چەند ملیۆن خەڵکی ئێران چی دەکەن بە دەیان کەسی دیکە و جێگایانی دەگرێتەوە بۆیەکان ڕێگاکەی بە باوەڕی من تەنها ئەوەیە کە گەشتێکی واش ببێ من دڵنیام کە ئێران زیاتر دەخۆشێت دڵنیام ڕقینێک دروست دەبێت لە ئێرانە کە لەوانەیە ئەوە لە مەرجی مەحسا تەکان دەهەندەتر بێت بۆی مەحسا خۆ پێشتر کەس نەیدەناسی ژینا کەس نەیدەناسی جوانێک بوو خەریکی زیندگیکی عادی بوو بەڵام من هەم بۆ چێرەیەکی فوتباڵی هەم بۆ کەسێکی نەیار لەم ڕووداوانەیە زۆر دەرکەوتووە و ئەوە جامعی ئێران ئەوەی تر دەهەژێنێ بەسەریەکە ئەگەر وا بووی بازم دەڵێن هیوادار مشتی وان نەبێت وە بەڕاستی وەک شەخص بخۆر خۆشمەوێت چون ئینسانێکی بە هەڵوێز بوو لە ڕووداوانەیە بێزگە لەو فوتباڵستێکی باشی شەوت احتیاجمان بەو ناحەقەسانە هەیە. کاک حەسەن یەک پرسیاری ترمان بۆ هاتووە نازانم لێرەدا دەگونجێ کە وڵام بدرێتەوە یان نا لەسەر ئەم ئیسرائیل دۆشەو کە دەرکراوە ئەم دانیشتنەی کۆمەڵا لەگەڵ هەژاک و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان
تیتی بە حاوڕێ حەسەن کە ئەگەر دەکرێت لەسەر ئەمە قسەیەک کات ئایا ئەمە ئەوانەی دیکەش لە خۆ دەگرێت ئەگەر دەکرێت لەسەر ئەم دانیشتنە و لەسەر کارەکانیان کە بۆ دواتر بۆ دواڕۆژ لەسەر ئەماگە قسەیەک هەیە بکرێت. دەزانی تاوجێگای بە ئێمە دەگەڕێت و ئێمە لەگەڵ کۆمەڵە وەک ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران لەگەڵ زۆربەی ڕێکخرا و لایەنە سیاسیەکان پەیوەندیمان هەیە. ئەوەی کە لەگەڵ پژاک کۆمەڵێک جەرەیان و ناوەندی دیکە لە دەوروبەریانە لەگەڵ ئەوان و لەگەڵ کەنەکە کە کۆنگرێنەکەوەی کوردی پێ دەڵێن پەیوەندیی ئاساییمان هەیە ئێمە بە پێچەوانەی خەڵکی دیکە بۆیە ئەوە هەر چەند مانگجارێک یا زووتر کەمتر بڕێجار ڕدەگەێنرێ بڕێجار ڕناگەێنرێ لەوێدا ئەو دانیشتانە دێ بۆی دانیشتێکی ئاسایی بووە. پژاک تعبیری خۆی لەو دانیشتن داوە ئێمەش لە ڕاگەیاندنی لەبیرخانەی کۆمەڵەدا تعبیری خۆمان و قسەکانی هاوڕێبرایم کە لەو کۆبوونەوەیەدا بەرپرسایەتی هەیەی ئێمە لەسەرشان بووە لەوێدا وتراوە لە ڕاگەیانەکەدا هاتوو. ئەوە دەی کە بە لایەنی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان دەگەڕێتەوە لەگەڵ کاک عومەر دانیشتن بۆ بەرپرسی ئەو ناوەندە لە واقعدا ئەو وتەبێژی ناوەندەکە بوو بە یەک معنە دانیشتن لەگەڵ ناوەند بووە ینی کۆمەڵە و ئەو ناوەندە بە یەکەوە دانیشت و قسە و باس کراوە لەوێشە هەر لایەنێک هەڵوێست و بۆچوون و قسە و باسی خۆی کردووە و حەول هەیە بۆ ئەوەی کە ئیجماعێکی گەورەتر دروست بێت چەترێکی گەورەتر دروست بێت جیاواز دەوەی کە بیر و باوەڕمان فەرقی هەیە بەرنامە فەرقی هەیە استراتێژ فەرقی هەیە بەڵام لەم شرایطەدا هەر حرەکەتێک کە کۆمەک بکا بە ڕەوتی ڕووداوەکانی ناوەی ئێران تەقویەتی بکایمە پێمان باشە. شەوی پێش ئەوە ئێمە لەگەڵ ڕای کاریگەر ڕاگەیاندنی هاوبەشمان داوە لەسەر چلەی ژینە لەگەڵ حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران دانیشتن و کۆبوونەوە ئەومان بوو لەگەڵ دەیان هەڵسوڕا و فعال بووە چەندین هەڵسوڕا و چەندانە دکتۆر و ئەوە نامەیان نووسیوە ناوەکانیان من لێرە ناکەم بەدەنیەوە خۆیان جەمعێکن بۆ هەموو لایەنەکانی ئێمە جوابمان پێداونێتەوە تەنانە تومانە ئێمە ئامادەجیمان هەیە گەر لایەنەکان کۆبنەوە ئێمە میوانداریان کەین لێرە یان لە دەرەوە نوێنەرایەتی و لێرە کمیتەی ڕەهبەری کۆمەڵە هەموو لایەنەکان بە بەشداری ئێوەش کەسانی ئاکادمیست و خوێندەوار و ئوستادی دانیشتگان بێن لێرە ئەو کارانە لای ئێمە مثلەن ئەو دانیشت و کۆبوونەوانە بێ ئێمە میواندار بین لێرە یان لە دەرەوە بۆی کانی ئەوانە بۆ کۆمەڵەیەکی ئیجتماعی بۆ کۆمەڵەیەکی جەماوەری بۆ کۆمەڵەیەکی خەڵک سیقەی پێکە بە ڕەهبەریەکەی بە سیاسەتەکانی زۆر زۆر ئەمرێکی تەبیعیە نەمعنای وحدە لەگەڵ کەسە نەمعنای ژێرپاخاڵیکردنی کەسی دیکەیە هیچ کەم لەوانە نییە ئەوە زۆر ئاساییە وەگەر کەسێک ئەوە نەکات دەبێ هەندێک ناسایی چاوی لێ کاک حەسەن هەر ئەو هاوڕێی کە پرسیاری پێشترم لە پرسی ئەم ڤیدیۆکەشی نردووسێتی هاوڕێ ئەمیر ئەمە ڤیدیۆی بڵاوبەوەی ئیران ئەنتەرناشناڵەکە لەسەر عەلی کەریمی دانەبوو لەلاەن دێنمە دەگەینە دەست هاوڕێیان وتاق فەرمان کە چاوی لێ بکەن کە هیوادارین ئەم هەواڵە ناڕاست بێت. کاک حەسەن بە هەم مەجالێکی بدەین بۆی کە ئیستراحەتێکی کۆتا بکەی ئێمە چەند ڤیدیۆیەکمان لە ئەمڕۆ بەتایبەت لە شاری سەقسەیە ڤیدیۆیەکی کورت یا بڵێنەوە یەک دوو دەقەی ببینین گەینەوە دوایین پرسیارە لێ دەپرسین باشە؟ چوارەی ئابان هەمووی بە ڕێگای سەرخەبرانەوەیە بێحەد شلوقە
هەمووی بە ڕێگای سەرخەبرانەوەیە بێحەد شلوقە. بەڵێ بیدەرانی ئازیز ئەم هاوڕێمان کە ئەم کلیپیان بۆ نردبوون کە لە ئیران ئەتەناشنەوە گویاکە دیار بوو هەواڵەکە ناڕاست بوو هاوڕێیانمان لە ئۆتاقی فەرمان هاوڕێزانای سەپی ڕاگەاندی کە ئەم ڤیدیۆی خەبەرگوزاری فارس کاک حەسەن داینا بوو کە لەوێ ناوی عەلی کەریمینەوە کە ئەمە لیدەری اختشاشکەرانە و ئاگاتان لە گیانیایەوە شتێک حەڕەشەی لێ کردبێت ئەم ڤیدیۆیەش ئیران ئینتەرناشناڵ بڵاوی کردوێتەوە بەمان بە هەم بینەران ئاگادار بکەمە وانە بوو کە بڵێ خەبەری مەرگی درابێت خەبەرگوزاری فارس کە سەر بە کۆماری ئیسلامی ئەمەی داناوە وەک هەڕەشەی لە عەلی کەریمی کردووە کاک حەسەن بە ئێوەش ئاگادار کاک حەسەن ئێستا لە ڤیدیۆکەدا ئێمە دروشمی زۆر جوانمان دەدی لەسەر گڵکۆی ژینای ئازیز بەڵام لە ژمارەیەک دروشمدا ئەمە ناگەرێتەوە بۆ کوردستانیا تایبەت بە شارێک لە ژمارەیەک دروشمدا وشە و ناونیشانی جنسیەتی نەگونجاو بەکاردەهێنرێت بۆچی وایە؟ دەزانی کارەوە تایبەتمەندی بزوتنەوەهای جەماوەریە هەر کەسێک دێت تایبەت ئەگەر زوتنەوەیەک هێستا سەرەکەی ڕاستەکەی دروشمەکانی داهاتوەکەی بڕەکشتی معلوم نەبێت ئەو شتانە دێتە گۆڕێت ئەوە زۆر وەکو مەسەلەن دەنگێکی ناشاز لە موزیکا ئەوەیە کۆڕێکی سرود هەیە دانێکیان زۆر باش هەمڕاهی ناکات بەڵام ئەوە تاثیر ناکاتە سەر وەکو پەرازیتێک وایە شتایکی ئاوا بۆیە ئەگەر شتی ئاوا دێتە پێشەوە یا ممکنە ئەوەیە یا ممکنە کەسانێک بێن کە لەلایەن خودی جمهوری ئیسلامیەوە دەخزێنرێن ناو خۆپیشاندانە مەسەلەن بەرەو تند و تیژبردنی خۆپیشاندانەکان کاری مەئمورینی جمهوری ئیسلامیە ئێمە هەم بارها وتمانم خۆشیان وتویانە خۆیان شاردوێتەوە خۆیان هەندێک لە کلاسهای ئامۆزشیان دەرکەوتووە و لەم لاولا دەبینرێ کە خەریکن ئامۆزش دەدەن و ئامۆزشی لێدێریان چۆن لێدێری ئەو اعتراض و اعتصابانە بن چۆن بەڕێوەیان برن چۆن کەسێکی مەسەلەن بەکرێگیراوی خۆیان بە فەرزی محاڵ لەگەڵ بەسیجیە چۆن دەرگیر بێ لەگەڵ مەگانی ویژە چۆن دەرگیر بێ چۆن چەکیان کەن هەمووی ئەوانە ئامۆزش دەدەن فێریان دەکەن بۆی کە ئەو بزوتنەوانە بەلا ڕێدا برن بۆیە هەم لەلایەکەوە منطقی بزوتنەوەهای جەماوەری ئەوەی تێدایەکە ئەنواعی دەنگ ئەنواعی ڕەنگ ئەنواعی پەرچەم ئاڵای جۆرا و جۆر سرودی جۆرا و جۆر هەمووی ئەوانە دەبێت تەبیعی وەرگرین بەڵام مهم ئەوەیە کە من دڵنیام لەوەی کە لە ناو بزوتنەوەی شۆڕەژێڕانەی کوردستانە زۆر یەک لەو دەنگە ناشازانە ناخوە دەنگی تەفرەقە ئەفکەنانە دەنگی کێشە سازکەر شعارهایەکە لەگەڵ جنبشی شۆڕەژێڕانەی کوردستان نایەتەوە ئەگەر بژبێ ئەمانە زۆر دوو دەکەونە حاشیەوە بەشاکە مەسەلەن لە ناڕەزایەتیەکانی ئەو سێ چوار ساڵەی ئەخیرە ڕەزا شا ڕوحەت شاد نەفڵان لەکوێ ئەو شوعارە کوڕی شاگەر لە دەرەوە لێک گەڕی لە ناوخۆی ئێرانە 4 نەفەر سیقەی باوڕی من لەوانەیە پێ نەبێت یا خەڵکێکی زۆر کەم چون ئەوەندە جنایەت و خراپکاری لەلایەن باو باپیریەوە کرا کە ئەوە نییە بەڵام لە دەرەوە خەریکن کاری بۆکەن بۆی ئەوانە دێتە پێشەوە ناتەبیعی نێشتیوە ممکنە 2 نەفەر سەڵتەنە تەڵەبیش پەیدا ببێ بڵێن ئەمڕۆکە بەجێ سلەی مەحسا ڕۆژی لەدایکبوونی شای دیکتاتۆری ئێرانە ئەو شتی وایش ناتەبیعی نییە بۆیە ئەوە هەم دەتوانێت ئەو دەنگە ناشازانە بێت
ئەو کەمایەتیایەکی مثلەن حتا کوێ تۆندڕە و هەن لەناو لە کوردیشا هەیە لە تورکا هەیە لە فارسا هەیە لە بلوچ و عەرەب و شوێنەکانی دیکەشدا هەیە کە بەنەوعێک بە تونوتیژی بەنەوعێک مثلەن گورگە بۆرەکان لەناو تورکەکانە یا چی لیباس ڕەشەکان لەناو کوردەکانە شتایەکی ئاوا هەیە کە ئەمانە نوێنەرایەتی هیچ بەشێک لە کۆمەلگای کوردستان یا ئازەربایجان نەکرد نوێنەرایەتی کەمایەتیەکی سەر لێ شێواوی بێ ئاسۆ دەکەن لە حرف لە دەروە ژوایە ئەینە ئەوانەی لە ئەوروپای شایە مثلا کەسانی کە دەچن جینایەتەکەن کەسانی کاری خراپەکەن کەسان حتا چنە ناو تەزاورات و ئەملاو لە ئەوانە ناتەبیعی نابێ وەربگرین بەڵام دەبێ وریابین کە ئەمان نەبێ بە ئەو دروشمەیە ئەو شتەیە وای لێ نەیە کە ڕەنگدانەوەیکی بێ بەلای بزوتنەوەی خەڵکی کوردستان و بە تایبەت خودی ڕەژیم ئەو هەموو حەولەدا بۆ شعاری تەجزیە تەڵەبی کەسێک تایسەکانە نەیتوە کوردستانی سەر بخۆ چونکە ڕاستەوە ممکن ئاواتی زۆر کەس ببێ کە بەس دەوڵەتێکی ببێ بەڵام لەگەڵ شەرایطە چەندێ دەگونجێت چەندێ ممکنە ئەو حرەکەتە بەرەو کوێ دەبات هەمووی ئەوانە ئەو شتانەیە کە باوەڕم خەڵکی کوردستان زۆر مەسئولانە بەرخوردیان کردووە ئەو شعارەی کوردستان زاهدان چەشم و چراغی ئیران ئەوە ڕێگا نیشاندەرە بۆ حرەکەت و خەباتی ئێمە نابێ ئەو ئاسۆیە ون بکەیت ئەو ئاسۆیە ون بکرێت ئەو بەڵایمان بەسەر دێکە لە شوێنەکانی دیکە لەو کوردستانەی دەوروبەریشمان بینمانەکە زۆر باشە کاک حەسەن وەکو دوایین پرسیار ئەمە زیاتر لە 5 هەفتە لە خۆپیشاندانی ناڕزایەتی تێپەڕ دەبێت ئێمە زۆر جار لە هەموو بەرنامەکاندا ئەم پرسیارەکە بەڵام ماوەی ئەلان بڵێن 36 ڕۆژە تێپەڕیوە ئایندەی ئەم خۆپیشاندانە ئایندەی ئەم ئاخێزە ئێوە چۆنی ئەبینن یا ئەگەرە سیاسیەکان بەڕای ئێوە چی دەبن من پێما بێ سەختە بە قەتعیەتەوە بڕیارێک بدەی یا شتێک بڵێ یان بڵێ ئەوە ئەگەری حتمیە بە باوەڕی من ئێستا کوێ تقریبەن زۆربەی ئەگەرەکان لە بەرابەری ڕووداوەکانە ئاوەڵەیە ئەگەر بە چاوێکی واقعبینانەوە تماشای بکەی لە دنیای ئەمڕۆدا لە سیستمی سەرمایه‌داری ئەمڕۆکەدا دنیا زنجیرێکی تێکەڵ پێکراوە ئێمە لەو زنجیرە تێکەڵ پێکراوە بەجیان نین پیلانی ئەمپریالیستەکان ئەتوانێت لە گۆڕێدا بێ زمانی شا من لە بیرم دێ کۆنفرانسی گوادالۆب و نووسراوەکانیشی هەیە ئەو کەسێک کە تاالبی ئەوە بێ 4 دانە قدرەتی ئیمپریالیستی هاتن و بڕیاریاندا دفاع لە شا نەکەن و خۆمینیان بر لە CNN و لە BBC لە مانگیش نیشانیاندا ئیمام لە مانگایە ئەو شەوەکە بینراوە کومێدی دوان ڕۆژی ئێران ئیمام خۆمینی فلان ئەو جەنایەتکاریان هێنا چۆن تەحمیلیان کرد بەسەر کۆمەلگای ئێرانە بۆیە ئەوەی کە ئەوان لە حەولی ئەوەدا هەن وڵاتێکی عەزیمی وەکو ئێران لەباری جەمعیەت لەباری مسعد لەواری تەنەوعهای جۆراوجۆری ئیتنیکی و ئاینی و هەمووی ئەوانەوە وڵاتێک نییە کە لەسەر مێزی بە باوەڕی من ئەوانەی کە سیاسەتی جیهانی دیاریەکەن لە گروهی 20 و گروهی حوت و چەند ئەوانە لەسەر مێزی ئەوان نەبێت بۆیە وانی ئەوان لەوە غافڵ ئەوە ئەگەرێکە بەڵام چی ئەتوانێ ئەوانە هەمووی مەهارکە دەستخەڵکی ئیمپریالیستەکان سیناریۆ سازی هەیە کە بیانەوە بیکەن هێز هەیە کە مەوردی نەزەری ئەوان بیانەوە بێنە سەرکار تەنها شتێک ئەتوانێت هەمووی ئەوانە خونسا کاتەوە ئەو حرەکەتە جەماوەریە بە هەر میزانێک جەماوەری خەڵک لە سەحنەکەدا بێت و بە هەر میزانێک تەئسیرگوزار و تەعیین کنەندە بێت لە داڕشتنی دواڕۆژی سیمای سیاسی ئێران و دەسەڵاتی سیاسی لە ئێرانە بە باوەڕی من دەتوانێت هەمووی ئەو ئەگەرانی تر خونسا بکاتەوە بۆیە ئەوە یەکێک لە ئەگەرەکان ئەو دەخاڵەتانە و ئەو بینانە ئەگەرێتر خودی وزێتی جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی لە ناوخۆیدا ئەقداماتی بکات من پێم وابێ ئەوە ناممکن نییە ئەقدامات لەوەیەوە کە مەسەلەن فەردێکی نظامی بێن لەسەر دەسەڵات لە زمانی شادا خۆشا هەمەکارە بوو ولی فەقیه بوو قەت ئەوە بوو کە ئەمامەی لەسەرا نەبوو بە ئاینی ناوی وەلی فەقیه نەبوو ئەینا استبدادێکی سەڵتەنەتی بوو بەڵام چەند دەورە نەخۆز وەزیر گۆڕدرا کابینە گۆڕدرا کەسی نظامی و تا نەهایەتەن شا قدرەتەکەیشی واگوزار کرد ئەوانە هەمووی ئەگەرهایەکە بە باوەڕی من لە بەرامبەر جمهوری ئیسلامیدا کراوەیە ئێستا جمهوری ئیسلامی ئەو ئەساسی خەتەرە جدیە ناکات ئێستا پێی وایە کنترۆڵیەکە ئێستا پێی وایە ئەتوانێت
دەستی بەسەر ڕووداوەکانە بگا ئەوانە ئەینا لام وایە سپای پاسداران ممکنە لە شرایطێکە ئەقداماتی بکات بەعید نییە لە دەورەی کابزان خەتەریانەیە ڕوحانی خۆ خەتەری نییە بۆ ئەوان ئەوانی دیکە میر حسینی موسەوی و بنەماڵەی ڕەفسنجانی و ئەوانە خاتەمی هیچ کارێکیان خەتەرنیانە بۆ جەمهوریستان ئەتوان هەمووی ئەمانە ئەوە گەرانە بێت کە جارێکی دیکە ئەمانە بێن و ئەوان فریبی پێوە بکەن ئەوانەی جزوی ئەگەرە بەڵام لە هەمووی ئەو ئەگەرانە بەقووەتر بە باوەڕی من بەرەو پێشوونی ئەم خەباتە جەماوەریە من بەوە زۆر خۆش بین پێم وابێ ئەم حرەکەتە سەری بەسڵاح دانەواندن و کشانەوە و بەرەو دواوە گەڕانەوەی نییە پێم وابێت ئەمەی لەواقعدا ئەمە ئەتوانێت ئاخرین حرەکەتێک بێت عەلەی جمهوری ئیسلامی بەڵام ئەمەش مەلزوماتی خۆی دەوێت و مەلزوماتی ئەوەش لە دڵی مبارزەیە دروست دەبێت زۆر جار وتومانە ڕۆدا دەڵێن تەشکیلات نییە تەشکیلات لە دڵی مبارزەیە دروست دەبێت و مبارزە تەشکیلات ایجاد دەکات و تەشکیلاتیش مبارزە بەرەو پێشەوە دەبات یعنی ئەم دوانە دیوارێکی چین لە بینیانە نییە ئەم دیوەدیوی دراوێکن هەردووکیان لە نەتیجەی یەکتریە دروست دەبن بۆیە بوونی تەشکیلات کەم باسی تشکیلات دەکەمە بەستن تشکیلاتێکی رادیکاڵە تشکیلاتێکی انقلابیە و تشکیلاتێکی سۆسیالیستیە کە ئامانجێکی بۆ خۆی کورسی و دەسەڵات و پارەی بۆ خۆی و بۆ بنەماڵی و بۆ خەڵکی تر ناوێت بەڵکو بۆ جەماوەری کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ڕەشوڕوتی دەڵێت تشکیلات مهمە ڕاهبەری مهمە ڕاهبەریش ئەوە نییە کە یەک نەفەر خۆ طبعاً طالبی ئەوە نییە کە نەفەرێک بە عنوانی ڕاهبەر ڕاهبەریەکی رادیکال بە معنای هێژمۆنی بە معنای سەیتەرەی ببێت دروشمەکانی داخوازەکانی و ئەتوانێت بە هەزاران ڕاهبەری ئاوەمان بێت کە ئێستەی شەمانە یعنی ڕاهبەری جەمعی ئێمە تەرەفداری ڕاهبەری جەمعین تەرەفداری شاو و شێخ و ئاخوند و کەراواتدار و بێکراوات نین تەرەفداری ڕاهبەریەکی جەمعین کە هەر لە محەلەیەک و دەست پێ دەگات تاکوونە دەگا بە سەدری ئەو جامعەی و دەگا بە شوراکان و بە بەڕێوەبەری ئەو کۆمەڵگایە ڕاهبەری مهمە دروست بێ لە دڵی ئەم مبارزە دروشمەکان مهمە چ دروشمێ بدەین کە وەحدەت بەخش بێ ئێستا شعاری ژن ژیان ئازادی و بە شعارێکی عمومی و گشتگیر و رادیکال لە مقابلی ئەوەدا هاتن شعاری مرد میهن نازانم چیان هێنا کە بەخۆشیەوە شعارێکی فاشیستی بوو بەڕاستی پیاو سالار بوو شعارێک بوو دەتوان خامنەی دایناوە نەیکردەوە شعارەوە نابێ بیشیگرێ نابێت دروشمەکانیش مهمە لە دڵی ئەم ڕووداوەدا ینی تشکیلات مهمە دروشم و داوخواز و مطالبەکان مهمە ڕاهبەری مهمە کە هێژمۆنیەکی چەپ و سوسیالیستی بەسەر ئەو حدەث و ڕووداوانەیە بێ معنایەوە نییە خەڵکی دیکە حەز بە کاسی حینێ معنای ئەوەیە لە ئەگەر و لە ڕووداوەکانی دموکراتیک حەول دەدا بۆ ئەوەی کە کێ دەسەڵاتی بەدەستەوە بێت یا کێ دەسەڵات هەرحاڵ ئەوانە بە باوەڕی من مهمن و من زۆرتر ئومێد و هیوام ئەگەری ڕووخاندنی جمهوری ئیسلامی و کۆتاییهێنان بە ئیستبدادێکە ئەوش بڵێم بە باوەڕی من بە نەمانی جمهوری ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەفەسێکی ڕاحەتە کێشێت هلالی شیعە تێکەچێ لە ئەفغانستانەوە کە ئەفغانستانە ئێرانە عێراقە سووریە لوبنانە فلستینە یەمەنە ئەو هلالە تێکەچێ و ئەوە بە قازانجی بەشەریەتە ڕوتی ئیسلامی بنیادگرە بەشی ئەو بە سنیەوە زەعیفە بێت تەنها شیعە نییە زەعیفە بێت و بەری ترۆر و تەقینەوە و کوشتەگیرە بەری ترۆر و تەقینەوەی جەریاناتی دیکەی ئیسلامی لە ئەلقاعیدەوە لە جەریاناتی وەکو کۆنەپەرستانی دیکەی داعشەوە لە هەمووی ئەو جەریانەتش بە عام زەعیفە بێ و بەرەی ئازادی خواست بە باوەڕی من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەفەسێکی ڕاحەتە کێشێت ئەوە گەرەیە و هەقوا هەیە خەڵکی ناوچەکەیش پشتیوانی لەم حرەکەت و ئاخێزە جەماوەریە بکەن کە ئێستا لە کوردستانە لە ئارادایە بەداخەوە ناوچەکە بەهۆی فەزای ساڵهای ساڵی هەم ئیستبداد هەم هێژمۆنی ئاینی زۆر کبە بەڵام توتمەشاکی ئوروپا دەکوڵێ ئەمریکا کانەدا ئوسترالیا وڵاتانی تر دەکوڵێن وادارم ئەوە تەشەنە بۆ شوێنەکانی کێشکە من ئەو ئەوانە زۆرتر بەڕاستی وەک ڕێی شەخسی خۆم ئەوانە بە ئەگەر و احتمالی ڕووداوەکان دەبینم و خۆمان دەبێت بۆ ئەوەی کە ئەم حرەکەتانە بڕواتە پێشەوە و خۆمان بۆ ئاڵوگۆڕی گەورە خۆمان مەمەزورن بەرەی ئازادی خوازە چەپەکان کۆمۆنیستەکان سوسیالیستەکان طبقەی کاریگەر خەڵکی ستەملێکراو لە کوردستان و شوێنەکانی دیکە ئەوانەی کە نەفعێکمان لە دەسەڵاتی سیاسی بۆ گیرفانمان و بۆ کورسیمان نییە دەمانەوێت بەشەر ئازاد بێ دەبێت خۆمان بۆ ئەگەرە ئامادەکەین و دەبێت کاری بۆ ئەگەرە
بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا بۆی کە ڕاستەوخۆ بەشداری بەرنامەی ئەمڕۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵەوەی سپاس باز بۆ ئێوە و هاوکاران و بینەرانیشتانی کاتێکی شاد زۆر سپاس. بەڵێ عەزیزان هەر ئێستا کە چاو لێ دەکەم لە شاری سەقز لە زۆربەی شەقامەکان خۆپیشاندەران هەروە لەسەر شەقامن و لەگەڵ هێزانیەکان تێکەڵچوون لارەدە لە شارەکانی باقی شارەکانی کوردستانی شەروە خۆپیشاندان بەردەوامە بەڵام یەک پام بۆ سەفحەی ئینستاگرامی خۆم هاتووە نووسێتی ماندوو نەبن ئێمە ڤیدیۆ بۆمان ناردوون لە دوو شار بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە ئینتەرنێت زۆر لاوازە بەدەستان نەگەیشتووە خەت ئاگادارتانکەین لە بۆکان لە مەهاباد لە پیرانشار ئێستاش خەڵک لەسەر شەقامن و خۆپیشاندن هەروە بەردەوامە سپاس بۆ بەڕێزش کە بگورن من ناتوانم ناوی بێنم. ئێمە ئێستا بەنامەکەمان ڕوو بە کۆتایی دەچێت بەڵام سەعاتی 8:30 بە کاتی باشوور و 9 بە کاتی ڕۆژهەڵات دووبارە ڕاستەوخۆ دێنەوە خزمەتان و لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ بەگشتی ئەم 5 هەفتەی کە تێپەڕ بووە میوانمان هەیە داوەتیان دەکەین و لەسەر ئەم ڕووداوانە ڕۆماڵی هەواڵ و راپۆرتەکان دەکەین. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. ئەگەر پرسیار پێشنیار یا پەیام ڤیدیۆ شتێکتان بوو بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان هەیە بە تەلێگرامەکەی بینێرن بۆمان و ئێمەش لێرە حتمەن ئێوەی لێ ئاگادار دەکەین. هەر سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ بەشداریتان و زۆر سپاس بۆی کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان. سێدارەکەن نایانەوێ هەتا و هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەو لایە لایەی بۆ دەخوێنی تا نیشتمان لە باوەشدا